شبا ئاهورا فیلم کاکە محەممەدی مەحمودی سریۆ سەڤەن کاکە ڕەشی مرادی هەروەها نوکردازی پۆنا کاکە عەلی نێسیمی و کاکە سەجادی یاری پێشکەشتان بێت. ئەمماوە هەژاریمە بەسەرمانە ڕوخینی نەتۆری سەر لا خۆم و لا ماڵ و مناڵم نەشێوێنی نەتۆری ئەمماوە هەژاریمە بەسەرمانە ڕوخینی نەتۆری سەر لا خۆم و لا ماڵ و مناڵم نەشێوێنی نەتۆری ئەمماوە بە بۆنەی تۆ بەرپایە عەزیزم عەزیزم لانێکی فەقیرانەیە بۆمی نەڕمێنی نەتۆری 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 وەڵڵاهی ئەسم تاقەتە دووری نەتۆری بیللاهی ئەسم تاقەتە دووری نەتۆری تۆ بەوەی شاخی مەڕ شیری مەلیچک بۆ دەسێنێ نەتۆری تۆ گیانت بوێ هەر بە خودا بۆ دەرەهێنێ نەتۆری بەو شەرتەکە دیسان وەکو جاران تۆ لەلابی عەزیزم ئاوازی هەزار بولبولی شەیدات بۆ خوێنێ نەتۆری نەتۆری کچێ نەتۆری وەڵڵاهی ئەسم تاقەتە دووری بیللاهی ئەسم تاقەتە دووری